گەرم و گەشتن سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە بینەرانەوە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان بۆ بەرنامەی ئەم هەفتەیەش بابەتێکمان بۆ ئامادەکردوون لە ژێر ناوی بۆچی ئیمکانی چاکسازی واتە ئیسلاح لە کۆماری ئیسلامیدا نییە؟ بۆچی ئەو ڕژیمە لە پێناوی مانەوەی خۆیاندا ناتوانێت کۆمەڵێک گۆڕانکاری قبول بکات؟ هیوادارم کە مەجالی ئەوەتان هەبێت تا کۆتای ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن.
ویلایەتی فەقیه و سوپای پاسداران دوو ڕوکنی بنەڕەتی کۆماری ئیسلامین. یەکەمیان هۆیەتی ڕژیمە و هەموو سیستمی سیاسی و فکری کۆماری ئیسلامی لەسەری بنیادنراوە و دووهەمیان دەسەڵاتی واقعیە و وەک حزبێکی سیاسی کار دەکات، حزبێکی سیاسی چەکدار و بێڕەکەبەر. ئەم دیاردانە هەردووکیان لە ناوەڕۆکی خۆیاندا ئیسلاح ناکردن، ناوەترێ بی لە ڕژیمێکی مەشروتەی ئیسلامی بکرێتەوە کە وەلێ وەلی فەقیه تێدا هیچ کارە بێت. ناتوانرێت لە ویلایەتێکی جیهانی سێهەمدا هێزێکی نظامی بە هێزی وەک سوپای پاسداران لە دەستێوەردان لە سیاسەت دوور ڕابگیردرێ. لە ئێران ئاخوندەکانی شیعە لە هەموو دەورانی ژیانی خۆیاندا بەردەوام دەوڵەتێک بوون لە نێو دەوڵەتێکدا. لە 39 ساڵی ڕابردووشدا دەسەڵاتی دەوڵەتیان بە تواوی بەستوەتەوە. ئاخوندەکان چ ڕێفڕمخواز بن یان ئوسولگرا بەباشی دەزانن ئەگەر ئەم جارەش ئەم سەنگەرە لەدەست بدەن بۆ هەتاهەتایە وەکو دەسەڵات و تەنانەت وەکو ئۆپۆزیسیۆنیش لە ساحەی سیاسی ئێران دەسڕێنەوە و تا کاتێکە مێزەرەی بەسەریانەوە بێت ڕزق و ڕۆزیشیان دەکەوێتە مەترسیەوە. لەو ڕۆوە بە تواوی توانویانە بە هەموو عەقڵ و درایەتی خۆیان هەوڵ دەدەن ئەم جێگا و شوێنە لەدەست نەدەن. مانەوەی ویلایەتی مطلقەی فەقیه سەنگەری ئەو مقاومەتەیە.
بەپێ قاعدە و ڕێکەوتنی سەرانی ڕژیم وڵایەتی فەقیه قسەی کۆتایی دەکات. ئەگەر ئەم پەیمانە بشێوێت کولیەتی سیستمێک کە ڕژیم لەسەری ڕاوەستاوە دەڕوخێت. ئەوان بۆ مانەوەی ڕژیم ڕێگای جۆراوجۆریان تاقی کردوێتەوە، بەڵام ڕەفم خواستترینیشیان لە ڕاگەیاندنی وەفاداری خۆی بە سەرەتای وڵایەتی فەقیه لە کە بە زامنی مانەوەی دەسەڵاتی ئاخوندەکانی شیعە دەزانێ ماندوو نابن. ئەوان بەپێ ناوەڕۆکی چینایەتی خۆیان بەرژەوەندی ڕاستەقینەی خۆیان دەناسێن. لە بارودۆخێکدا کە ناکۆکی نێوخۆییان لە سەر لە نوێ تونتر بووەتەوە، نفوزیان لە نێو مسلمانەکانی ناوچەکە لەدەست چووە. لە ئاستی نێودەوڵەتیدا خراونەتە پراوێزەوە لەگەڵ قەیران و شپرزەی ئابووری بێوێنە بەرەو ڕوون. توانایی پێکێنانی ئاڵوگۆڕ لە ژیانی ئابووری خەڵکیان نییە و نەفرەت و بێزاری خەڵک لە ڕژیمەکەیان بە چاوی خۆیان دەبینن. ئاشکرایەکە لەوەها بارودۆخێکدا بێ تاقیکردنەوەی بوار هەروە لە ئاو نادەن و بە تەنیا هێزی پارێزەری جێگاو شوێنی خۆیان واتە هێزی سەرکوت پشتەبەستن. بۆ نمونە خاتەمی بە ناوی دەوڵەتی ئیسلاحات هاتە سەرکار، بەڵام لە کارنامەی 8 ساڵەی سەرۆکۆماری خاتەمیدا چاکسازیەک نابینرێت. بۆ وێنە ئایا لەو دەورەیەدا حجابی زۆرەمرێ هەڵوەشایەوە، بەکردەوە دەرهێنانی حکمی ئێعدام ڕاگیرا، سزای سەنگسار هەڵوەشایەوە، مافی مانگرتن و خۆپیشاندان بە ڕەسمیەت ناسرا، ڕێگای چالاکی بە حەزبە سیاسەکانی نەیاردرا، شکنجەگاکان کۆکرانەوە، چاپەمەنی ئازاد سەری هەڵدا. دەتوانین دەیان بابەتی دیکەی لەم چەشنە ناوبەرین. خاتەمی بە شوێن کۆماری ئیسلامیەکی بەهێزەوە بوو، دەیەویست بازنەی دۆستانی ڕژیم بەربڵاوتر بکاتەوە. وزە و توانای پەراوێزخراوی ڕژیم کە دەیتوانی بەهێزتری بکات سەر لە نوێ بگەڕێنێتەوە. بەڵام ئەگەر کەشوهەوای سیاسی ئێران لەو دەورەیەدا لە چاو سەردەمی ڕەفسەنجانی کەمێک کراوەتر بوو، ئەو بارودۆخە بەهۆی هاوسەنگێکی هێز بوو کە لە نێوان خەڵک و دەسەڵاتدا پێکات بوو. خاتەمی بەرنمەیەکی تایبەتی بۆ چاکسازی پێ نەبوو. ئەو لە باشترین حاڵەتدا ڕژیمێکی دەویست کە بە یاساکانی خۆی پێبەند بێت. بەڵام یاسا لە کۆماری ئیسلامی مەبەستی خاتەمیشدا نەیدەتوانی لە سنووری ئیسلام و شەرعی ئیسلام تێپەڕ بێت. شریعەتێکە لە جەوهەری خۆیدا لەسەر ئەساسی تاوان بارفەرزکردنی ئینسان و زەورکردنی ماف و ئیرادەی مرۆڤ داڕێژراوە. ڕەنگیژین و یەشی نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەتامەمان بەشمێنەتی نابێ ئەبد ژیمان پڕکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان
چی نداد پروری نشه لیادم آدم هی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حکمی نداد پروری و بشفران و دیل موا دنگ حال برن ورنوا شطا مکان کلیشان من ناروخنه ولی برزو ما فی رون من آدمی دمانوه بروکنو شطا مکان روشگارک همردن شنازی و کلدان مترمتی سوری خیاوانو شینکان دنگ حال برن ورنوا شطا مکان ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاکامی گۆڕینی هاوسەنگی هێزی چینایەتی و لەژێر گوشاری کۆمەڵایەتی دیاریکراودا پاشە کشەی پێدەکرێت و سەرنجام لە لێواری ڕووخان نزیک دەبێتەوە و دەڕوخێت. بێگومان ئەو پاشە کشەیە بە دڵخوازی خۆی نابێت. ئەوان بەپێ نەخشە و پلانی خۆیان پاشە کشە ناکەن چونکە بنەڕەتی ڕژیمەکەیان بە شێوەیەک دانراوەکە گۆڕانکاری لە پایەکانی ئەساسی کولی سیستمەکە دەڕوخێنێت. ئەو کاتەش کە لەژێر گوشاری بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا پاشە کشەدەکان خۆیان باش دەزانن کە بە مەسیری گەیشتن بە لێواری ڕووخاندندا دەڕۆن. بەڵام لەم حاڵەتەدا ئەوان هەڵی نابژێرن بە ناچاری لەژێر گوشاری بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا ملی پێدەدەن. بەو حسابەی کە لەم ستونەکەوە تا ئەو ستونەکە مەجالێکیان دەستکەوێت و ڕۆژێک خاڵماندوو دەبن و ئەوانیش هێرشی خۆیان بۆ سەر دەستکەوتەکانی جەماوەر دەست پێ دەکەن. لە بواری جۆراوجۆردا دەتوانین بە ڕوونی ئەو پاشە کشەیە ببینین. لەگەڵ وەرزش دژایەتیان کرد پاشە کشەیان پێکرا، لەگەڵ موسیقا دژایەتیان کرد پاشە کشەیان پێکرا، لە بەرامبەر ویدۆ سینەما مقاومەتیان کرد شکستیان خوارد، لەگەڵ سەتەلایت تێک هەڵچوون حاڵ و وەزعیان دەبینین. حکمیان دەرکرد کە کچان لە تەمەنی 9 ساڵیدا بەشوو بدرن، ناچار بوون بە پێچەوانەی شەرعی ئیسلام بیکەنە 13 ساڵ. زۆرێک لە بنەماڵەکان ئەم یاسا کۆنەپەرستانەیە پێشل دەکەن و بە کچەکانی خۆیان ئەو دەرفەتە دەدەن تا بۆ بڕیاردان لەسەر ژیانی خۆیان بە تەمەنی 18 ساڵ بکەن. کاربەدەستانی ئەم ڕژیمە بۆ خۆیان دانیان بەوە داناوە کە 90% لاوانی ئەو وڵاتە لە ئاین ڕووگەردانن. ئەم گۆڕانکاریانە لە یاساکانی کۆماری ئیسلامی ڕەنگی نەداوەتەوە، بەڵام لە دنیای واقعیدا ڕوویان داوە. ئەو کۆمەلگایە لە ماوەی 39 ساڵی ڕابردوودا لە جێ خۆیدا نەماوەتەوە بەڵکو بەرەو پێش چووە، بەڵام هیچ سەنگەرێکی بەبێ خەبات و مقاومەت بەدەست نەهاتووە. پاشە کشەی ڕژیم بەرهەمی خەباتی بێوچانی ئینسانی ئازادی خواز و هێزی پێشڕۆ و ڕادیکاڵی ئەو کۆمەلگایەیە.
ساكي بدبيهينا استيري نوري جواني جايهان اسماني رهاشي استيري نوري عزيز جايهان اسماني رهاشي اسويرون عاشي وعزيز جايهان بدي من قهاشي عزيز جايهان بدي من قهاشيه كيلي شايها وخي هيا رايها اسوي قاشي هيدوا ضل كيلي شايها وخي هيا رايها اسوي قاشي هيدوا بابيكو كاردن هيا رايها لكوس بوسي هنوار هيا رايها لكوس وسهنوار تروجي جيني عزيز جايهان سربستو او هزا تروجي جيني عزيز جايهان سربستو او هزا سرباز بدبي عينيم عزيز جايهان سربستو دهشان سرباز بدبي عينيم عزيز جايهان سربستو دهشان آي آي آي
ماوێک لەوە پێش کاکناسر ڕەزازی هۆنەرمەندی سرودبێژ و دەنگخۆش و ئازادیخواز بە مەبەستی هێوەرکردنەوەی نێوانی کۆمەڵێک پەیڕەوانی ئیسلام و پەیڕەوانی ئایینی یارسان وەکو هۆنەرمەندێکی خۆشەویست کە هەردوو لە ڕێزی لێدەگرن هەست بە بەرپرسایەتی دەکات و مداخلێکی ئینسان دووستانە لە کێشەکەیاندا دەکات. ئەو مداخلەیە بەش بە حاڵی خۆی لەم بابەتەوە تا ڕادەیەک یارمەتی دەردەبێت. بەڵام ئەو حرەکەتەی ئینسانیە بوو بە بیانوو بۆ مەلای یەکێک لە مزگەوتەکانی شاری بانا کە هێرشێکی ناڕەوا و جنێ و فرۆشانە بکاتە سەر کاکناسر ڕەزازی. چەند کەسێکیش خۆیان بکەنە شەریکی ئەو کۆنەپەرستی دژ بە موسیقا و هۆنەر. بەرامبەر بەم هێرشە بۆ سەر کاکناسر کاربەرانێکی یەکجار زۆر لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان وەڵامی ئەو مەلایان داوەتەوە پشتیوانیان لە کاکناسر کردووە. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە کە گەلێک جار بەرنامەکانی بە گۆرانی و سرودی کاکناسر دەڕازێنینەوە دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی ئەوان و ئەهانەت و بێحورمەتی بە کاکناسری ڕەزازی بە توندی محکوم دەکەین. بلنجة 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 هيج نماوة هاي بلنجة 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 هيج نماوة همي ونبو بزربو لجرها ولي عباوة همي ونبو بزربو بدس حكمي بلاوة هاي بلنجة 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 هيج نماوة هاي بلنجة 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 هيج نماوة همي ونبو بزربو بدس حكمي بلاوة همي ونبو بزربو لجرها ولي عباوة لجرها ولي عباوة ومقنع عباوة هاي بلنجة 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 هيج نماوة هاي بلنجة 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 هيج نماوة همي ونبو بزربو بدس حكمي ملاوة همي ونبو بزربو لجرها ولي عباوة لجرها ولي عباوة كابرين هاي بلنجة 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 هيج نماوة هاي بلنجة 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 هيج نماوة همي ونبو بزربو بدس حكمي ملاوة همي ونبو بزربو لجرها ولي عباوة لجرها ولي عباوة كده سوتيني هاي بلنجة 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 هيج نماوة هاي بلنجة 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 هيج نماوة همي ونبو بزربو بدس حكمي ملاوة همي ونبو بزربو لجرها ولي عباوة لجرها ولي عباوة
ما في خوي بستيني اي بلنجة 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 هردميني اي بلنجة 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 هردميني فقط حكمي ملايا دبي لا تلميني هرا خندك حكمي دبي ونبلميني اي بلنجة 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 هردميني فقط حكمي ملايا دبي ونبلميني فقط حكمي ملايا دبي ونبلميني هرا خندك بەڵێ ئازیزان بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەی ئازیزین بۆ هەرچی زۆر تەڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە.